بسم الله الرحمن الرحيم بناوي خوای گەورە مهرەبان داناری عرض و ئەسمان برا بەڕێزەکەم چەند ساڵە ئەمە دەناڵین هەی ئەسلیە ئەسلی نییە عادیە وەسەتە مناسبە بڕنە فرانە شەریکەی لە فران شەریکەی بزانە ئەسلیە سێ جار تاکی دەکاتەوە دوو چەقەی دەدانە دەچی ئەو جە دوای ئاخیری درۆیە هەموو درۆ نییە غەرەتێ نەگەن سلااوڕێزم لەو کورد و کوردستان سلااوڕێزم لەوم کەسەچی برا بەڕێزەکەم ئەو شەریکەیە شەرەی ڕاک فێرم بۆڕی نۆمە هینایە چ بۆڕێکی هینایە بەدریت و بەناوەندی دری ئەڵمانیایی شەریکەکی خەلیجیە بەڵام لەسەر مۆسەفاتی ئەڵمانیا لۆمنی نەهینایە لۆنگۆی هینایە ماری خۆم بموێ دزانم چ دەبەستم دزانم چم بەستە دزانم چ دەکەم یوڤە بەرێ یوڤە تەحملی گەرمە سەرمای دەکە بەرێ تەحملی گەرمە سەرمای دەکە بەقوەتە بەرێ بەقوەتە زمانی بەڕاستی لەگەدایە بەڕاستی زۆر قەویە زۆر قەویە ساف زەردە ساف زەردە درۆی لەگەدا بوو حقی صاحب شەریکەی دەگرن درۆی لەگەدا نییە لۆ ڕۆژەشتی نییە لۆ 2 ساعتی نییە لۆ 3 ساعتی نییە 50 ساڵ زەمان 50 ساڵ زەمان برای عەزیزەکانم ئەگەر ویستت بکڕی شوێنی شێروان شێستی شوێنی شێروان شێستی وەکالەتی ڕئیسی بە خۆمانین وەکالەتی ڕئیسی بە خۆمانین کاک عوسمانی خۆشەویست ساحب ماڵە عەزیزی منی موفەق ڕەبێت هێقەی لەوی دەگری هێقەی لە من ناگری ئەمن قسەکەی دەکەم بەس دەقیق قسە لۆ دەکەم ئەو دەزانی چی لۆ توینایە درۆنیە واقعە لە ڕووە دەقیقە برای عەزیزەکەم ئەگە لە بازاڕی ئەوە دیت حەقتەبی ئەگە لە بازاڕی ئەو وەزنە کە کاتی کڕیت ئەو وەزنی داوێ سە تەرازوی ئەوەش باوێ سە تەرازوی بزانە دەقیقە بزانە درۆی لەگە نەکردی ئەمە زۆر لە ڕوو قسەی لۆ خەڵک دەکەم ئێسەش لە ڕوومە ئەم نەهاتیمە دیعای لۆ بکەمە حاتیمە لۆ خەڵک شتی ڕۆنکەمەوە دیعای ناکەم چاکەتە نەگە دەکەم برای عەزیزەکانم ئەگەر شتێک ئەسلی نەبوو ناچمە ناو دوکانەکەی کابرای نەناسم ناچم ئینسان دەبێت بزانێت لە حیاتی چ دەکە ئیشەکی من نەبی ناکەم فەرموو برا بەڕێزەکەم بۆڕی هەموو بازاڕی ئەوەی بکە بزانێت لەگەڵەوەی چی لەدێ برا بەڕێزەکەم ئەم دزانم چی لۆ دەکەم چ دەکەم لۆ چمە ئەوە لۆ بنعەردیە ڕۆژێک نییە 2 سەعات نییە سەعاتێک نییە چل ڕۆژ نییە برا بەڕێزەکەم بزانە ئینسانی موسڵمان چ دەکڕی ئەو لۆ هەر غەریب حاری ئەمە لۆ تومە ڕاک فێرم سەر شێستی شوێنی شێروان چاوشین چل سارە بۆ ڕیچینە ئەمن ڕوحی وان دەناسم لە بەهەندێ حاتیمە خزمەتەوان ئیشان لۆ بکەم چ قیاسەکە دەرێ هەیە بۆ نمونە ئەو قیاسە نییە لە بازاڕی نییە ئەو نەو ئەجوینە نییە بۆ نمونە هەموو بازاڕی دەکەی ئەوە نییە دایزبی برا بەرزەکەم ئەمە لۆ دیعایە ئەو مازانە نایە لۆ واقع مازانایە ناشي بەرزەکەم شەرمی لەوەی ناکەم دیعایم نەکردە واقعم کردیا سڵاو ڕێزم لە کورد و کوردستان مۆفەقی دنیا قیامەتە من ڕاک فێرم ئەنوا قیاس جوملە تاک نیوەش دەبی ڕەزیل خنس ڕەزاگران نابی بێتە دوکانەی سڵاو ڕێزم هەیە